جیاواز لە وەفدەکانی ڕابردوو وەفدی هاوبەشی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری بۆ گفتوگۆکردن لەگەڵ بەرپرسانی باڵای حکومی و حزبی عێراق گەیشتنە شاری بەغدا. وەفدە هاوبەشەکە پێکهاتووە لە محەممەد حەکیم و ئەحمەدی حاجی ڕاشید لە کۆمەڵی ئیسلامی، شۆڕش حاجی و ڕەوف عوسمان لە بزوتنەوەی گۆڕان، حەسەن جیهاد و خانم حەمەڕەحیم لە لیستەکەی دکتۆر بەرهەم ساڵح. لە سەردانەکەیدا بۆ بەغدا وەفدەکە لەگەڵ حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق و فواد مەعسووم سەرۆکۆماری عێراق و لایەنە سیاسیەکانی عێراق کۆ دەبنەوە. ئامانجی سەردانی وەفدە هاوبەشەکە خۆی دەبینێتەوە لە چەند تەوەرێک، لەوانە تاوتوێکردنی کێشەکانی هەرێم و بەغدا بە تایبەت موچەی فەرمانبەرانی هەرێم و پشکی هەرێم لە یاسای بودجەی عێراق بۆ ساڵی 2018. هەروەها لە سەردانەکەدا باس لە کێشەکانی هاوڵاتیانی کورد لە ناوچە دابڕێنراوەکان دەکرێت، بە تایبەت لە قەزای خورماتوو. تەوەرێکی دیکەی وتووێژەکان باز لە دەستپێکردنی گفتوگۆی نێوان هەرێم و بەغدا دەکات لەسەر بنەمای دەستور و پاراستنی قەوارەی یاسایی و دەستوری هەرێمی کوردستان. لەلایەکی دیکەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە گەشتبینیەوە لە سەردانەکەی وەفدی هاوبەشی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری دەڕوانن، وەک دەواازەیەک سەیری دەکەن بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی هەرێم و بەغدا. بە بڕوای چاودێرانی سیاسی سەردانی سێلایەنەکە بایەخی زۆری بۆ هەرێم هەیە، چونکە پارتی و یەشێتی و حزبەکانی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بەرامبەر بەغدا دۆڕاون و ناتوانن وتوێژی سەرکەوتوو ئەنجام بدەن. سەردانی وەفدی هاوبەشی سێلایەنەکە لە کاتێکدایە پەیوەندیەکانی هەرێم و بەغدا لەو پەڕی ئاڵۆزیدان و بەهۆی سەرکێشی سەرانی ڕیفراندۆم کورد لە سەدا 50 خاکی باشووری کوردستان و چەندین دەستکەوتی دیکەی لەدەستداوە. لە ماوەی 14 ساڵی ڕابردوو پارتی و یەکێتی لە گفتوگۆکانیان لەگەڵ بەغدا بەرژەوەندی حزبیان خستوتە سەرووی بەرژەوەندی گەل و نەتەوەیی و نەیانتوانیوە پارێزگاری لە دەستکەوتەکانی کورد لە بەغدا بکەن. ئامانجی سەردانی وەفدی سێلایەنەکە کارکردنە بۆ بەدەستهێنانەوەی مافەکانی کورد لە بەغدا.